حکوومەتی عراق و حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکەوتون لە داهاتوو هەر وەفدێکی عراق سەردانی وڵاتانی دەرەوە بکات دەبێت نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەندامی ئەو وەفدە بێت. سەرۆکی پێشوو یەکێتی پەرلەمانتارانی کوردستان دەڵێت بۆ زیاتر دروستبوونەوەی متمانە ئەو ڕێکەوتنامە گرینگە لە نێوان هەردوولا بەتایبەت بۆ هەرێمی کوردستان تا ئاگاداری ئەو ڕێکەوتن و یاداشتانە بێت کە حکوومەتی عراق واژویان دەکات لەگەڵ وڵاتان. پێویستە حکوومەتی هەرێم لەگەڵ وەزارەتی دەرەوەی عراق و لەگەڵ پەیوەندی سەفارەتەکان و لەگەڵ پەیوەندەکانی حکوومەتی عراق و پەیوەندەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەمویان پێکەوە بەڕنامەک دابنێن بە پێی دەستور چ لەسەر حکوومەتی هەرێمە جێبەجێ بکە و لەسەر حکوومەتی عراقیشە جێبەجێ بکە و زۆر ئاسانکاری باش دەبێت بۆ ئەو خەڵکانی کە دەستنە دەرەوە کاری بازرگانی دەکەن ڤیزە وەردەگرن علاقات دروست دەبێ یعنی بۆ هەموو شتێک باشترە کە پێکەوە ئیش بکەن چونکە ئێمە مادەم لە وڵاتێکدا دەژین هێشتا سەر بەخۆنینە ناتوانین کارەکارمان بەسەر بەخۆی بکەین. لە دوای ڕوخانی ڕژێمی بەعس و پێکهێنانی حکوومەتی عراق هەر وەفدێک سەردانی دەرەوەی وڵاتی بکردایە نوێنەرێکی هەرێمی کوردستانیش بەشدار دەبوو. چاودێرێکی سیاسی ڕای دەگەیەنێت ساڵانێکی زۆرە کوردە تەواوی پرۆسە سیاسیەکان پشتگوێ خراوە. هەنگاوەکانی ئەم قۆناغەش دەبێت هەوڵی جددی بۆ بدرێت بۆ دووبارە ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی هەردوولا. ڕابردوودا لە خولی یەکەم دوام کە ڕۆحی شاد بێ مام جەلال سەرۆک کۆمار بوو ئەو کاتە هەمیشە لە ئەو وەفدانەی کە سەردانی دەرەوەیان دەکرد نوێنەری حکوومەتی هەرێم یاخۆت هەر سەرۆکی حکوومەتی لەگەڵ خۆی دەبرد ئەوە بگرە و کاتە بەرنامەشی بۆ دادران بۆ پێویستە ئەو ڕۆڵە ببینیت تۆ ئەم پرسیارانە بکە یاخۆت ئەمە بێ کاریگەری ئیجابی هەبوو لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و ڕۆڵی پێدەدان لە کاتی سەردانەکانیان بۆ دەرەوەی وڵات دەیبردن لەگەڵ خۆی و چەند یارمەتی دەدان بۆ ئەوەی بتوانن هەرێمی کوردستان بەرەو پێشەوە بچێ یاخۆت لەو بارانە ڕۆڵ ببێنێ. بەڵام ئەوەی کە ئێستا تۆزێک پاشەکشەی کرد ئەمە دەوەستێتە سەر پەیوەندی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی کە نەیانتوانیا بە زۆریش تەندروست بە لەسەر بنەمای دەستور ئەم هەمانجە لە نێوان هەردوولادا دروست بکرێت. لە ڕابردوو کورد لە پرۆسەی سیاسی عراق ڕۆڵی گرنگی بینیوە و ئێستا ژمارەیەکی زۆری پۆستی باڵا لە حکوومەتی عراق لەلایەن کوردەوە بەڕێوە دەبرێن. بە گوێرەی زانیاریەکانی شەرێم و بەغدا ڕێکەوتون لە داهاتوو وەروەفدێکی حکوومەتی عراق سەردانی وڵاتانی دەرەوە بکات دەبێت نوێنەرێکی حکوومەتی هەرێم تێیدا بێت بۆ ئەمەش کاریگەری باشی دەبێت لەسەر باشکردنی پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا و بە ئاگابوونی حکوومەتی هەرێم لە سەردان و ڕێکەوتنەکانی حکوومەتی عراق. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.